وێبرا بە ڕێزەکانم ئاین فێرمان دەکات کە گەلی خۆمان خۆش بوێت و هەوڵ بدەین کیانەکەی بپارێزین و لە پێناو پاراستنی خاکی خۆماندا ئامادە بین ئازایانە چاونەترسانە خوێنی خۆمان بڕێژین. ئەو ئیسلام لەسەر ئەوە زۆر جەختی کردوێتەوە، بەداخەوە بەهۆی حیزبایەتیەوە، بەهۆی سیاسەتی هەڵەوە وا لە خەڵکی کرا کە شانازی نەکە بە نەتەوەکەی خۆی، وا لە خەڵکی کرا کە شانازی نەکە بە وڵاتی خۆی، بەڵام ئەوە بریتی نیە لە دین و لە دیندارێتی. دین و دیندارێتی بریتیە لەوەی کە تۆ قەومی خۆت خۆش بوێ، پێت ناخۆش بێ لە هەر شوێنێک هاوزمانێکت تووشی ناڕەحەتی دەبێ، تووشی چەوسانەوە و تووشی دەربەدەری دەبێ. هەر بۆیە ئەوەی کەوا ئەمڕۆ لە ڕۆژ ئاوا دەگوزەرێت هەمومان پێی نیگەرانین، هەمومان دڵتەنجین، دڵمان لەگەڵ دڵی خەڵکانی سڤیل و لەگەڵ خەڵکانی چەوساوە و دەربەدەر و ئاوارەیە. بەڕاستی پێمان ناخۆشە ئەوەی کەوا بەسەریان دێ. خوای گەورە لە سەریان لا بدات و ئاشتی و ئاسایشیان بۆ دابین بکات و پێویستە ئێمە ئەو چەمکانەی ئیسلام لە یاد نەکەین و بزانین کە بەڕاستی قەومی خۆمان هیچی کەمتر نییە لە قەوم و لە گەلانی تر شایستەی ئەوەیە کەوا کیانی خۆی هەبێ. ئەوەی ئەمڕۆ کەوا دەگوزەرێت ستەمێکە و درێژە پێدانی ئەو ستەمانەیە کە بە درێژایی مێژوو لە کورد کراوە. کوردای من چەوسێنراوەتەوە، جینۆساید کراوە، ئاوارە و دەربەدەر کراوە و خاکی لێ زەوت کراوە، مافەکانی لێ زەوت کراوە. ئەوەی ئەمڕۆژ کە دەگوزەرێت هەمان درێژە پێدانە بە چەوساندنەوە و بەو ستەمەی کەوا دەکرێت، بەڵام ستەمکردن بەردەوامی نابێ. بۆیە هەموو شتێک کە لە تەنچیدا بپسێت ئیلا ستەمکردن لە کاتێکدا کەوا ئەستور دەبێت ئەو گریسە دەپسێت. بۆیە هیوامان وایە بە هەمان شێوە ئەو ستەمکاریە ببینین کە چۆن هەڵتەکان دەبێت و هەپڕون دەبێت و دوژمنانی ئەم میلەتەش سەرشۆڕ دەبن. بۆیە ئەوەی کەوا دەگوزەرێت بەڕاستی پێمان ناخۆشە. بەداخەوە زۆردارەکان چ بە ناوی دەوڵەت چ بە ناوی کیانەوە هەمیشە چێژیان لە سزادانی خەڵکی ڕەش و ڕوت و بێکەس کردوێتەوە، تام و لەزەتیان لێ کردووە و چێژیان لەوە بینیەوە کە ببینن کە چۆن خەڵکی کورد بچەوسێنەوە. زۆردارەکان کاتێک دەستیان بە زۆردارێتی کردووە کە بەرامبەرەکەیان خۆیان بەکەم زانیوە، کە هەمیشە پێیان وابووە کەمن و گەورە نین، بۆیە ئەوانیش سوودیان لەو بیر و باوڕە وەرگرتووە، بەرامبەرەکانیان چەوساندۆتەوە. کورد بە درێژایی مێژوو خۆی بەکەم زانیوە، قەت خۆی پێشایستەی ئەوە نەبووە دەوڵەتێکی هەبێ، قەت خۆی پێشایستەی ئەوە نەبووە کە سەربەخۆ بێ. هەمیشە گاڵتەمان بە خۆمان کردووە، هەمیشە پێمان وا بۆ دەبێ حکم بکرین، نابێ حکم بکەین. بۆیە ئەمڕۆ تاڵاوی ئەو بیرکردنەوە سەقەتە دەچێژین لە هەر چوار پارچەی کوردستان. بۆیە پێویستە بەڕاستی وریابین و ئاگامان لێ بێکەوە چیمان لێ بەسەر دێ و بزانین وەکو موسا پێغەمبەر بین سەلامی خوای لەسەر بێ نەهات واز لە قەومەکەی خۆی بهێنێ. یەکەم شتێک کە لەگەڵ فرعون باسی کرد، ئەی فرعون چیتر قەومەکەم نەچەوسێنیەوە، چیتر خوێنیان نەڕێژی، چیتر کوڕەکانیان سەر نەبڕی، بەڵکو لەگەڵ مندا ئازادیان بکە، چونکە ئەوانە ستەمیان لێکراوە. و لە هەموو ستەمێک گەورەتر ئەوەیە کەوا ئاین بەکار بهێنی بۆ برەودان بە تاوان، بۆ ڕەوایەتیدان بە تاوان. ئەوە تا ئەمڕۆ دیسان ئاینمان لەگەڵ، دیسان ئاین و دین و قورئانمان لەگەڵ بەکاردێنن چۆن بمان چەوسێنەوە جینۆسایدمان بکەن. ئەوە لە هەموو تاوانێک گەورەترە. چ جای بە ناوی دینەوە پاڵپشتی ئاوارەکردنی خەڵک بکرێت، چ جای بە ناوی دینەوە پاڵپشتی کاولکاری بکرێت، چ جای بە ناوی دینەوە پاڵپشتی ئەوە بکرێت کە بەم زستانە مناڵی تازە لە دایک بوو، گەورە بچووک پیر پەکەوتە دیسان بچەوسێندرێنەوە ئاوارەی وڵاتانی غیری خۆیان بکرێت، کە بەڕاستیەوە تاوانێکی زۆر گەورەیە. تاوانە کە تۆ دین بەکاربێنی بۆ مەرامی سیاسی، تاوانە دین بەکاربێنی بۆ بەرژەوەندی حزبی، تاوانە دین بەکاربێنی بۆ بەرژەوەندی کەسێتی. ئەوانەی ئەمڕۆکەوە سوورەتی فتح بەکاردێنن بۆ جینۆسایدکردنی کورد، ئاگان لێبێ
عاقبەتیان هەر وەکو عاقبەتی ئەوانە دەبێ کە ڕۆژگارێک سوورەتی ئەنفالیان دژی ئەم کوردە بەکارێنە. والله یەک عاقبەتیان دەبێ، چونکە خوا لەگەڵ ستەم لێکراوانە، خوا لەگەڵ ستەمکار نییە. خوای گەورە مۆڵەتی ستەمکار دەدات تاوەکو بگەڕێتەوە دەست هەڵبگرێت لە ستەمکردن، بەڵام لەگەڵیدا نییە کە گرتی بەری نادا. بۆیە مژدە لەوانەی کەوا دین بەکاردێنن بۆ ئێمە لە ڕابردووشدا شتیوان لەگەڵ ئێمەدا بەکارێن، بەڵام سەرکەوتوو نەبن. هەمان عاقبەتیش بە ئیزنی خوای گەورە چاوەڕێی ئەوانەیە کەوا دین بۆ کێشمەکێشمی سیاسی بەکاردێن. دین زۆر لەوە گەورەترە بەکاری بێنی بۆ ڕشتنی خوێنی خەڵک، دین زۆر لەوە گەورەترە بەکاری بێنی بۆ ئاوارەکردنی خەڵک، دین زۆر لەوە گەورەترە کەسانی عەلمانی و بێدین بەکاری بهێنن بۆ ڕشتنی خوێنی خەڵکی موسڵمان. و پێغەمبەر عەلەیه السەڵات وەسەلام حەجی ماڵ ئاوایی بۆ خەڵک دەکرد، لەگەڵ زیاد لە 100,000 کەس لەسەر چێوی عەرەفە ڕاوەستاو. فەرمووی فإن دماءكم وأموالكم وأعراضكم حرام عليكم كحرمة يومكم هذا في بلدكم هذا في شهركم هذا. بەدەنگێکی بەرزەوە پێغەمبەر عەلەیه السەڵات وەسەلام فەرمووی چاک بزانن خوێنتان، ناموستان، ماڵ و سەروەت و سامانتان لەسەر یەکتری حەرامە. و هەر وەکو چۆن لەم مانگەدا کە مانجی حەرام بوو، لا مانجی ذیل حجە بوو کە حەرامە تێیدا کوشتار بکرێ، فەرمووی هەر وەکو چۆن ئەم مانگە لەسەرتان حەرامە. ئەوها ڕشتنی خوێنی یەکتری حەرامە، دەستبردن بۆ ناموسی یەکتری حەرامە، و هەروەها داگیرکردنی ماڵی یەکتری حەرامە. چاک بزان. و فەرمووی ئەلا لا ترجعوا بعدي كفارا يضرب بعضكم رقاب بعض. فەرمووی نەگەڕێنەوە لە دوای من بۆ سەر کوفر، هەر یەکەتان لە گەردەنی ئەوەی تریان بدە. ئەوە کام دینەیە کە ئێوە باسی دەکەن؟ ئەی ئەوانەی کە ڕەوایەتی دەدەن بە کوشتنی خوێن، بە ڕشتنی خوێنی کورد، بە کاولکاری و بە داگیرکاری خاکەکی. کام ئاەتەیە؟ کام دینەیە؟ ئەوە پێغەمبەر عەلەیه السەڵات وەسەلام کە ئەوەها ڕشتنی خوێنی موسڵمانی بەبێ هیچ پاساوێک حەرام و یاساغ و قەدەغە کردووە کە نابێت ئینسان دەست ببات بۆ ڕشتنی خوێنی خەڵک.